لە ناوەڕاستی مانجیدا دوای ئەوەی کە دراست کراوە فعلا ینی ئالیەتی کۆکردنەوەی داهاتەکان لە شاری سلێمانی بەپێی پێویست نییە و ئەوە بوو لە 15دا وەزیری دارایی لەگەڵ بەرپرسی فەرمانگەکان وەکو تاپۆ وەکو فەرمانگەکانی تر سەردانی سلێمانیان کردووە، دوو جار سێ جار راپۆرتیان ئامادە کردووە لەوەی کە گرفتەکان چین لەوێ سستی هەیە لە کۆکردنەوەی داهات، هەندێکی پەیوەستە بە داوام نەکردنی هەندێک فەرمانبەران، هەندێک پەیوەستە بەوەی کەوە ئیلتیزامی تەنانەت ینی جێبەجێکردنی ڕێنمایەکانی وەزارەتی دارایی لەلایەن هەندێک فەرمانگەی پارێزگای سلێمانی یان ئەو ناوچەیە بەپێی پێویست نییە. ئەوە بوو دوای سەردانی یەک لە دواییەکی حکوومەت بۆ سلێمانی و فەرمانگەکان، ئەوە بوو راپۆرتیان ئامادە کرد و گرفتەکانیشیان چارەسەر کردووە و بڕیاریان داوە ئەبێ ڕێنمایەکانی وەزارەتی دارایی وەکو خۆی جێبەجێ بکرێت و هەر کەسێک جێبەجێ نەکرێت ینی ئەمە لێپێچینەوەی لەگەڵ دەکرێت. هیوا خوازین کە ئەم ڕێکارانە وەکو خۆی جێبەجێ بکرێت لە سلێمانی و لە هەر پارێزگایەکی تر پێویست بێ ئێمە دوژنە دەنێرین. ئیتر ئەگەر سلێمانی بێت، هەولێر بێت، دهۆک بێت، هەر شوێنێک کە خەلەلی تێدەکەوێت و ببتە سەبەبی ئەوەی کە موچە دوا بکەوێت ئێمە ئیجراعاتی خۆمان لەم ڕوانگەیەوە دەگرینە بەر.